بارپرسێکی باڵای عێراق لەبارەی هۆکاری دواکەوتنی موچەی مانگی شەش نهێنیە گاشکرا دەکات. بۆڵێ کۆڵینەوە لە نەوت و داهاتی نانەوتی هەرێم بەغدا لیژنەیەک دەنێرێتە هەولێر. نوێکردنەوەی ڕێکەوتنی عێراق و تورکیا دەرگا بۆ هەناردەکردنی غازی هەرێمی کوردستان دەکاتەوە. خەریکە وردە وردە ناکۆکیەکانی هەرێم و بەغدا سەر هەڵدەدەنەوە. ڕێکەوتنەکەی ئەم دوایە خەریکە ناتوانێت موچەی مانگێکی دیکە بۆ فەرمانبەران مسۆگەر بکات. حەیدەر عەبادی سەرۆکی هاوپەیمانێتی نەسر خەتاکە دەخاتە ئەستۆی هەرێم و دەڵێت حکوومەتی فیدراڵی بڕیاری خەرجکردنی موچەی 2 مانگی دابوو، بەڵام پابەند نەبوونی هەرێم بەڕادەستکردنی نەوت و داهاتی نانەوتی بۆتە هۆی دەستپێکردنەوەی قەیرانی موچەی هەرێم. دوێنێ حکوومەتی هەرێم بەبێ ڕادەستکردنی داهاتی نانەوتی مانگی شەش داوای کرد بەغدا موچە بۆ هەرێم خەرج بکات. بڕیار وایە ڕۆژی یەکشەممە لیژنەکانی پەرلەمانی عێراق بۆ هەڵسەنگاندنی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان و ڕێژەی بەرەمێنانی نەوت لە کێڵگەنەوتیەکانی هەرێم سەردانی هەولێر بکات، وەکو بەشێک لە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم. لیژنە هاوبەشەکانی نێوان بەغدا و هەولێر لێکۆڵینەوە لە بڕی داهاتی نانەوتی هەرێم و ئاستی بەرەمهێنانی نەوت لە هەرێم دەکەن. ئەوە لە کاتێکدایە بەپێی ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدراڵ پێویستە حکوومەتی هەرێم ڕۆژانە 230,000 بەرمیل نەوت و 120 میلیارد دینار وەگنیوەی داهاتی نانەوتی مانگانە بۆ بەغدا بنێرێت لە پێناو ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. خواستی تورکیا بۆ نوێکردنەوەی ڕێکەوتنی وزە لەگەڵ عێراق بە شێوەیەکە کە جگە لەنەوەت غاز و کارە باش بگرێتەوە پێدەچێت دوای 10 ساڵ گفتوگۆ دەرگا بۆ هەناردەکردنەوەی غازی هەرێمی کوردستانیش بکاتەوە. دوای هەڵوەشاندنەوەی ڕێکەوتنەکەی نێوان عێراق و تورکیا ڕەشنووسێکی نوێی گشتگیری ڕێکەوتنی خستۆتە بەردەم عێراق کە غاز و کارە باش دەگرێتەوە. بە پێی شیکردنەوەیەکی ڕۆبن میڵز سپۆری بواری وزە و بەڕێوبەری جێبەجێکاری کۆمپانیای قەمەر ئینێرجی تایبەت بە وزاکە لە پێگەی The National بڵاو کراوەتەوە مەیلی ئەنقەرە بۆ گۆڕینی ڕێکەوتنەکە ڕێکەوتنێکی فراوانتر کە جگەل لە نەوت و غاز و کارە باش بگرێتەوە دەتوانێت کاراسانی بکات بۆ هەناردەکردنی غاز لە هەرێمی کوردستانەوە دوای 10 ساڵ گفتوگۆ.